ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئەزیزان دوو مەسەلەی زۆر گرنگ ئێستا لە هەموو هەواڵنێریەکان و هەروەها زۆر باسی ڕۆژە کە ئەمانەیە ئەوڕۆ بیدێنە بەرباس و لێکۆڵینەوە یەکێکی مەسەلەی ئەگەری شەڕ لە ئوکراینە بینی رووسیا و ئوکراین و ئەوە لایەکی تریشەوەتاندازەیە کە وڵاتانی ڕۆژاوایش خەریکن دەستی تێوەرەدەن. مەسەلەیەکی تریش مەسەلەی مۆزوعی بەرجامە و ئەو دانوستانانەوە لە بینی ئێران و وڵاتانی ڕۆژاوا لە کایەدایە ئەدەینە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ کاکە ئەحمەدی ئەسکەندەری پارێزکاری سیاسی و هەروەها هەڵسوڕاوی سیاسی. کاک ئەحمەد جان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس ڕایسلااو بۆیەوە بۆ بینەرانی بەڕێز. کاک ئەحمەد با لە ئەوڵەوە لە مەوەردی مەسەلەی ئوکراینەوە دەست پێ بکەین. ئیتر خەریکە تقریبەن شەڕ تا ئەندازەیە دەستی پێ کردووە. هێزەکانی ئەوەی وا ئەناسرێن بە جیای خواست یا سەربەخۆ خواست لە ئەوانە تا ئەندازێ هەوڵیان داوە بە شێوەیەکی تقریبەن ناڕاستەوخۆ شەڕەکە دەست پێ بکەن و بڕێکیش تۆپبارانوشتی ناوچەکان کراوە. ئاخرین زانیارەکان ئێستا چییە جا دوای شتینە سەر باسەکە؟ ئاخرین زانیاری ئەوەیە کە رووسیە مانۆڕێکی دەست پێ کردووەوە، مانۆڕەکەی زۆر زۆر گەورەیە، هێزێکی هێزگار زۆری هێناوەتە سەر سنووری ئوکراین و خۆی ئەڵێ کە ئەمە بۆ ئەوەیە کە خەریکی مانۆڕی نێمە خاچی خۆمانە و مانۆڕی خۆمانە و ئەیکەین و هیچی لەوە زیاتر نییە. هێندێ موشەکیان تاقی کردوێتەوە کە تاقیکردنەوەی ئەم موشەکانە بۆ ئەوەیە کە رووسیا بەهێزبوونی خۆی بسەلمێنێ و ئەوەی کە ئێمە پێتانوانەوێ ئەگەر لەباری ئابوووریەوە بە گەورەی چین و ئەمریکانین لەباری چەکداری و لەباری سەربازی و نظامیشەوە وانین، لەباری نظامیەوە ئێمە زۆر بەهێزین ئەویان هێناوە. ئەو دوو شارە دۆنێسک و ئەویتر کە زۆرینەی خەڵکەکە یا بەشی ڕەنگە زۆرینەش نوێ بەڵام بەرحاڵ زۆربیان ڕووسن، ئەوانە خەڵکانێکی تایە کە بەڕاستی حەزەکەن یا دنە ئەدرێن بۆ ئەوانە بچنە سەرخاکی رووسیە. بەواتایەکی تر ئەمانە وەها ئەجوڵێنەوە کە حەزەکەن شەڕ ببێ، چونکو ئەزان نەگە شەڕ ببێ رووسیە دێ بەهانایەنەوە، کە رووسیا هات بەهانایەنەوە شەڕەکە گەورەتر دەبێت، کە شەڕەکە گەورەتر بوو لەوانەیە هێزی سەربازی رووسیا واردی ئەم ناوچانە بوێت کە تەواو لکاوە بە سنووری رووسیەوە و ئەگەر هاتن تازە ئیتر وەکو چۆن چوون کریمەیان گرت چوونە دەرەوەیان زەحمەتە. ئەو فێڵە کە لە کریمە کردیان ئەو فێڵە توان لەوێش بکەن دوای ماوەیەک ڕێفراندۆمێ بکەن بڵێ ئەرێ با لە خەڵکەکە پرسین، ئەرێ ئێوە لایەنگریەوەن رووسیە بمێنێتەوە یا سەربەخۆ بن بۆ خۆتان یان ئەوەی بمێنەوە لەگەڵ ئوکراینە. تەبعەن تۆ لە ژێر تانگ و لە ژێر ئەوەی رووسیا معلومە نەتیجەکەی چیەوێ. جا بۆیە تەحریکاتێکی زۆر هەیە. وەزیری ڕئیس جمهوری ئوکراین چەندین جار وتوێتی تەقەشمان لێ بکەن ئێمە جواب نادەینەوە و ئێمە نامانەوێ ئەم شەڕە ببێ. بەڵام لە ڕاستیدا هەم ئەو هێزانە کە زۆریش کۆنەپەرست و زۆر ینی لە ڕاستی ئەتوانین پێیان بڵێن شێپێ فاشیستن لەو دوو شارە هەن لەو دوو وڵاتە و هەم هێزی هاوتای ئەوان لە ناو ئوکراینیش هەیە. هێزێک لە ناو خودی ئوکراینە هەیە کە زۆر تندڕەون زۆر ڕاستن لە جەریاناتی هەرە ڕاستی وڵاتانی ئوروپایی لەوانە لە سوێدیشەوە لە سوێد و لە وڵاتانی سکاندیناوی و لە وڵاتیشەوە ئەچن بە یارمەتیان کۆمەکیانەکەن. ئەوانە جەماعەتێکن ئەگەر بە دەسەڵات بگەن لەوانەیە یعنی نەک لەوانەیە تەنانەت بە زەرەری ئێمەژە بێ ئێمەمانانێک کە لە وڵاتانی ئوروپایی ماوێتەوە. بۆیە شەڕەکە لەوانەیە هەڵگرسێ. بەڵام بە خۆشتان نەزانن دوو ڕێکەوتی سیر پایکەوتووە. یەکیانەوەیە کە لە مونیخ
کۆبوونەوەی سەرانی هێزەکانی گەورەکانی دنیاە و هەروەها دیارە کە دواییژە چینە سەری مەسلەی دۆسی ئەتومی ئێرانیشێ. بڵێ کاک ئەحمەد مەسلەکە لەوە ناچێت فقط مەسلەی داگیرکردنی ئوکراین بێ، بەڵکو ئەوەی وە رووسیا ناڕزایەتی دەربڕیوە داواکاری ئوکراینە بۆ ئەوەی ببێ بە ئەندامی ناتۆ. ئەگەر ئوکراین ببێ بە ئەندامی ناتۆ تقریبا نتوانین بڵێن هەموو ئەو وڵاتانەی وە دەوری رووسیایان داوە وڵاتانی ئەوروپای شەرقی یا ئەوانەی پێشتر سەر بە وەرشەو بوون ئەوانەی تقریبا نەبوون بە ئەندامی ناتۆ و هەڕەشەکە ئەوەیە ئەڵێ ئێوە بۆتان نییە ئەو وڵاتە ببێ بە ئەندامی ناتۆ. مەسەلەیەکی تریشی ئەوەیە کە ئەمریکا لە بڕێک لە هەر لە وڵاتانە بڕێک ئاسمانی چی پێڵێن پۆڵایانی دروست کردو بۆ پاراستنی ئەوروپا. ئەمە چەندێکە ینی ئەوەی وە رووسیا ئەوێ پاشەکشەکردن لەو شتانەیەوان ناتۆ لە وڵاتانی ئەوروپای شەرقی بردیێتە پێشەوە و لە لایەکی تریشە مەسلەی باندامبوونی ئوکراین بۆ ناتۆ. چەند ڕەتی بە مەسلەوە هەیە؟ دەزانین چی هەموو ئەمانە گرێدراوی یەکن. جاری وایشە ئەگەر یەکەیەکە قسە بکەن ئەبێ بڵێ ڕاستەکەی. رووسیا ئەڵێ بابە من ڕێگا نادەم ناتۆ بێتە پەنایگوێم، یعنی ناتۆ بگاتە سەر سنوورەکانم کە هەڵبەت ئێستا گەیشتووە ئێوەی ژاماژەتان پێکرد بە نەوعێ وڵاتانی بالتیک هاتنەتە ناو. رووسیا ئەڵێ من ناڵم ناتۆ بگاتە سەر سنوورەکەم لەبەرچی لەبەرەوە ئەگەڕێنەوە بۆ مێژووی ناتۆ و پەیمانی وەرشە و پەیمانی وەرشە و ناتۆ بۆ ئەوە بوو کە بەشێ لە ئەوروپایاندا بەش کرد مەزن هێزەکانی ئەو دەم ینی شۆرەوی و ئەمریکا یەکێتی سۆڤێت و ئەمریکا بۆ ئەوە کە بەرامبەرچێ بکەن لەگەڵ یەکترە. هەر یەکەی مەیدانی نفوزی خۆی دیاری کردبوو کە شۆرەوی ڕووخا لەوێ لە زمانی گۆرباچۆفە بەڵگە و شتی زۆر دەرکەوتو ئەم بینانە. گۆرباچۆف لە بەرلین چاوی بە هینەکەوێ بە جیمز بیکرەکەوێ. جیمز بیکر کە ئەبینێ جیمز بیکر پێی ئەڵێ یا قەولی خۆمان سوێندی بۆخوا یاڵێ بابە لێگەڕێن ئەم دیوارە بڕوخێەوە لێگەڕێن ئەم دوو ئەڵمانە ببنەوە بە یەکێ و ئەوانە ئێمەش قەولی 100% پێ ئەدەین کە یەک بست بەرەو ڕۆژاوا ناچێت ناتۆ ناچێت بەرەو ڕۆژهەڵات، یعنی هیچ بەم لاوە نایە ئیتر ناتۆ لەم جێگای خۆی کە هەیە ئەمێنێتەوە. مشکلێکی گۆرباچۆف ئەوە بوو لەم بەینا من تەفسیرێکم خوێندەوە تۆزێکی سوکایەتێکی تایە گۆرباچۆف هەر هینێکی بوێ هەر هەڵوێشێکی سیاسی بێ بەڵام معلومە کابراایکی ڕووناکبیری کابراایکی تێگەیشتووی و جیاوازی زۆر بوو لەگەڵ هێندێک لە ڕاهبەرانی پێشووی خودی شوورەویش و یا وڵاتانی ڕۆژهەڵاتیشە وەک مەسەلەن ترامپ و ئەوانە. بۆیە پێی دەڵێ کارێک گەوجانەی کرد ئەو کەسێک کە ئینەکەی نووسیوە دەڵێ گۆرباچۆف کارێک گەوجانەی کرێژەوێت نەیوت بۆم بنووسە یا با قەراردادە ئیمزا بکەین ئیمزای بکەن کە ناتۆ لەمە بەولاوە نەڕوە. ئەو کاریان نەکرد. طبعا جیمز بیکریش بە ئەندازەی کافی زیرەک بوو بۆ بزانێت کە ئەمە ئەو داواینەکە ئەم لە خۆڕا بۆ شت بنووسێ نیان نووسی. ئێستا چی قەوماوە یەک لە دوای ڕووخانی دیواری بەرلەن بینیمان کە وڵاتانی ئەوروپایی ڕۆژهەڵات ئەوروپای شەرقی یەک لە دوایەک بوون بە ئەندامی ناتۆ و ئەمە تەمام شارێکی زۆرە بۆ رووسیا لە خمنیش قبولی ناکەم. تۆ ئێڵی من بێمە پەناگوێی تۆ کوبا بکەم بەهین مەسەلەن من بێمە کوبا لە ئەمریکای لاتین وڵاتانی ئەوێ لەگەڵ خۆم بکەوێ خۆ کات نییە دەنا وەختی خۆی لەوانە بوو شەڕێکی ئەتۆمی دەست پێ بکات لە بینی خڕوشچۆف کەنێدی وەختێکە هین شۆرەوی دەیەویست موشەکەکانی ببا لە خاکی کوبا دای بنێ کەنێدی چووە پشت دووگمەی ئەو دەستگای کە چەکە ئەتۆمیەکان ئەتەقێنێ و ئەوەی لێهات جا بۆیە لەو بەشەدا ئەگە بڵێن رووسیا ڕاستەکە ئەمە لایەکی لەم لایشەوە ڕۆژاوا و ئەمریکا ئەڵێ بابە ئەبێ ئوکراین وەکو وڵاتێکی سربەخۆ بە ڕسمی بناسیین
ئوکراین ئەبێ ئیجازەی بێ پێی خۆش بێ لەگەڵ هەر پەیمانێ بکەوێ یان نەکەوێ. ئەمە ئەو بەڵگەیە کە وەزیری دەرەوەی سوئێد وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئوروپایی بەردەوام لەسەری ڕۆن کە دەیجاچ بوو خۆ ئێمە بە زۆر نەمان کەس بە زۆر نایارینە ناو ناتۆ. ئەگەر دەوڵەتێکا داوای کرد ئێمە بڵێن نانانا قبولت ناکەین لەبەر خاتری دڵیهین. ئەمە بە ڕواڵەت قسێکی دروستە، چونکو ئوکراین کەس دەوڵەتێکی سربەخۆیە دەبێت بتوانێت هەڵی بژێرێ هەڵی نەبژێرێ. باشە ئەمە ڕواڵەتی شتەکانە. لەو لایشەوە پوتین لەبەرەوە 25 ساڵە کابراایکی دیکتاتۆری کابراایە کە هیچ تەحملێ ناکە وەزعی رووسیە بەرەو خراپی ڕۆیە وەزی ئابووریت رووسیە خراپە هەموو ئەمانە هەیە پەلەقاژەیەتی کە بارودۆخێک بێتە پێشەوە کە گەورەی خۆی نیشاندا وەکو ئەردۆغان ئەویش کە من هەر لەسەر دەسەڵات بمێنمەوە و چی بکەین جاری وایە بۆ ئەو شەڕ دروستکەی باشترە. یعنی ئێمە کەوتینەتە بارودۆخێکەوە کە ئوکراین بە بۆچوونی من ئوکراین پێویست نییە بچێتە ناتۆ چتە ناتۆ چیەکەی تۆ لە هێمنایەتیە بژید لەگەڵ رووسیا باشترە پەیوەندیەکی نزیکت بووە لەگەڵ رووسیا باشترە هەتا ئەوەی بی بە ئەندامی ناتۆ. بەڵام ئەمە لە کاتێکایە کاک مەحیەکە ئەگەر ئێمە چاومان تەنها لە ئوکراین و رووسیە بێ لەسەر ئەو سنوورە و باسی ئەو دوو بەشە بکەین لە ئوکراین کە زۆربیان ڕووسن. بەڵام ئەگەر زوومی کامێراکەمان ببینێ دوورترەوە و تماشای بەرژەوەندی ئەمریکا و رووسیە وڵاتانی ئوروپا ئەمجار چین و ئەوانش ببینین هەمجار لەگەڵ شتێکی تر بەرەو ڕووبینەوە وەزەکە جۆرێکی ترە. بڵێ کاک ئەحمەد ئێوەی ئاماژتان بە مەسەلەی ئابووری کرد. ئەگەر وەزیەتی ئابووری ئێستەی رووسیە لە چاو ئەو کاتەی گورباچۆف لە یەک بدەینەوە رووسیە زۆر پێشکەوتنی لە باری ئابووریەوە بەخۆیە بینیوە. ئەوەی کە پوتین ئاوا ئەبێتەوە بە سەرۆکۆمار و هەرچا تەبعاً تۆزێکیش لەو بێنا شێوەیەکی وەکو ئەکتەرێکی سینمایی جارجار خۆی لەگەڵ سەرۆکوەزیران ئەگۆڕیەوە جێگەکەی، بەڵام ئێستای ترەوە ماوەکەیشی لە دووما بردە پێشەوە کە ئەتوانێت ماوەیەکی زۆر زۆر درێژخایەن وەکو سەرۆکۆمار بێ. بەڵام مەبەستەکە وەیە کە وڵاتانی بۆ خۆی رووسیە لە باری ئابووریەوە لە چاو دەورانی گورباچۆف گەشەیەکی ئابووری باشتری کردووە تا ئەندازەیەک وەزیەتێکی سەقامگیری هەیە لەو بابەتەوە و بەڵام وڵاتانی ئوروپای شەرقی کە بەشێکیان بە یارمەتی وڵاتانی ڕۆژاوە بەتایبەت ئەمریکا توانیان سەربەخۆی خۆیان دوایی لە شۆرەوی یا سۆڤیەت بەدەست بێنن انتظاریشان ئەوەیە کە ئەوە ببەنە پێشەوە. نمونەی زۆرە ئانە مەسەلەن لە هێستان چاو لێ بکەی لە چاو سەردەمی ئەو سەردەمەوە سەر بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئوروپا بوو لەگەڵ سۆڤیەت وەزی ئابووری زۆر زۆر باشترە یاکو زۆربەی ئەو وڵاتانێکیان گەشەی ئابووریان بەخۆیان بینیوە. تەبعاً ئەمە فقط لەباری وەزیەتی سەرمایەداریەکەیەوە ئەڵێ نەک لە بەر وەزیەتی فەقیر و دەوڵەمەندچۆنەوە مۆزوعێکی ترە کە بەم بەرنامە نییە. ئایا ئەو ئینتزارێکی بەجێ نییە کە ئەمان ڕووەکەنە ڕۆژاوا و داوای ئەوەکەن کە ببن بە بەشێک لە ڕۆژاوا و وڵاتانی ڕۆژاوا و ئەو یارمەتیە چوەکو ناتۆ چوەکو لەباری ئابووریشەوە بەدەست بێنن؟ رووسیا ناتوانێت ئەویان بۆ جێبەجێ بکات. دەزانی چۆنە مەسەلەکە ئەوەیە کە وەک عەرزم کردی مەسەلەکە چێتە سەر ئەوە کە ئێستا ئێمە لە بارودۆخێکین دنیا کە رووسیەش و ئەمریکاش و چینیش بە دوای ناوچەی نفوزە ئەگەڕێن و ئەیانەوێ هەرچی زۆرتر ناوچەی نفوزی خۆیان زۆرتر بکەنەوە. رووسیە لەبەرەوە باری ئابووری لە ئاستی جیهانە لە ئاستی جیهانە بار و ئابوووریەکەی زۆر لە دواوەیە. چین بە پلەی یەکەم دێ دوای ئەمریکایە دوایەوە وڵاتانی ترن و رووسیە زۆر دوورە. بەڵام لەباری چەک و چۆڵ و لەباری نظامی و سەربازیەوە زۆر لەبەرەوە زۆر پێشە دەیەوێت ئیسفادە لەوە بکە. ئەوەی پۆلۆنیا لە هێستان و بولغارستان و ئەو وڵاتانەی تر کە چوونەتە لە نزیک بوونەتەوە لە ڕۆژاوا ئەوی ڕاستی بێ ئەم ڕۆژ حکوومەتانە هەمویان یا ئەقەلەن بولغارستان و لە هێستان بوون بە دوو وڵاتی نیمچە دیکتاتۆری، ینی ئێستا ئوروپا گیری خواردۆ بەدەستیانەوە. جەماعەتێک هاتوونەتە سەرکار کە لەباری سیاسی مەبەستان مەجارستانە نەک بولغارستان مەجارستان ئەبێ مەجارستان بێ نەمسا نەخێر مەجارستان هەنگاریا منزورتانە بەڵێ هەنگاریا بڵغارستانی هەنگاریە بڵێ 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 بڵێ
لەوێ ئەوانە ینی حکوومەتی زۆر دژە دموکراتیک و زۆر ینی دژی هەموو شتێکن ئەوانە هاتوونەتە سەرکار. ڕاستیەکەی ئەوەیە کە نزیک بوونەوەیان لە ئەمریکا نەبووە بە هاوتای گەشەکردنی بارودۆخی ئابووری بە قازانجی خەڵکەکە. ئەم هەموو خەڵکی ئەو وڵاتانە کە ئیبینی هاتوونەتە ئوروپای ڕۆژاوا بە دوای کارە ئەگەڕێن و ئێستا مشکلی گەورەی وڵاتانە ئەوەیە کە خۆیان هێزی کاری متخصصیان نەماوە زۆر کەم بووە. ئیسە باسی لەوە کرێ مەسەرەن بۆ خان و بەرە دروستکردن و ئەوانە کێشەی گەوریان هەیە لە وڵاتانە، چون ئەوانیان کە ئەزانن هاتوون بۆ وڵاتانی تر بە خۆش دەزانی لێرە پڕە لە سوێد و لە وڵاتانی تی شەروە کەوایە مەسلەکە تەنها ئەوە نییە. بەڵێ تازە رووسیا ئەو دەسەڵاتەی نەماوە کە بگەڕێتەوە جێگایەک و کە بتوانێت دیکتاتۆر لەم لاولەولادا بنێت و بارودۆخەکە بگۆڕێتەوە ئەوە ناکرێت. ئێستا ینی من پێم وایە لە ئایندەیەکی نزیکیشە ئەوە هەردیار نییە. لە ئوکراینیش ئەسقەزا کێشەکەی ئوکراین لەوەوە دەسی پێکرد، کابراایەک لەوێ سەر کۆمار بوو، کابراایەکی گەندەڵی کە دوایی معلوم بوو چ شتێکی لە ناو خۆیان و لە ناو کۆشتی خۆیان دروست کرد بوو ئەوی ژۆک و قەزافی ئەگە ڕۆیی ئەگە هەڵات پیانزانی ئەویاندا نابوو کە لە ئەنگری رووسیا بوو و تەبعەن جەماعەتی ڕۆژاوایش ئەمریکا و وڵاتانی ئوروپایی دنیانەدا کە شتێ بکرێ لەوێ کە کرا و ئەو خۆپیشاندانەکانی مەدان لەوێ کرا و ئەوە بوو کە ئەو ڕووخاوێکێکی تاتە جێگاکەی. ئێستا بەڵام بەداخەوە بارودۆخی ئوکراین زۆر خراپە، بارودۆخی ئابوووریەکەی 7 ملیۆن ئوکراینی لە ساڵانی ڕابردووە بوون بە پەنابەر هاتن بۆ وڵاتانی هەموو وڵاتانی ئوروپا و چوون بۆ ئەمریکا بۆ ملاو بۆلا وەزعەکەیان زۆر خراپە. کێشەکە لەوەدایە ئێستا ئەمە نابێ ئاکامەکەی نابێ بەوە کە باش ژیانێکی باش بۆ خەڵکی ئوکراین دروست بێ. ئەگەر ئوکراین بێ بە ئەندامی ناتۆ و لەگەڵ ڕۆژاوا بکەوێ معنای ئەوە نییە کە خەڵکەکە بە ئارامیەک و بە ئاسایشێکەکەن پێچەوانەکەی. ئەگەر ئوکراین بکەوێتە ژێر دەسەڵاتی مۆسکۆش هەر معنایەوە نییە کە خەڵکەکە ئاسایشێکیان بۆ گەڕێتەوە باری ئابوووریان خۆش دەبێ. ینی ئینسان ئێستا هێندێ فیلم ئەبینێ لە خەڵکی ئوکراین بەڕاستی دڵی ژانەکە بۆ ئەو خەڵکە کە چەند نەهەژارن چەند دۆخێکی خراپیان هەیە. بەڵام کێشەکە لە لایەکی ترە، کێشەکە لەوەدایەکە چین خەریکی دابڕانی بەشێکە لە ئاسیا بۆ خۆی، چین هەڵەسێتەوە بۆ وەرگرتنەوەی داوای تایوانەکە، داوای لە دەریای ژاپۆن و لەوانەوە خەریکە. لەم لایشەوە رووسیەش ئەوێ پەڕوواڵێ با بەخۆی بۆچی بۆ ئەوەکە رووسیا ئەگەر ڕێگان نەدا ئەگەر ئەم شتانە دروست نەکا لە ناو خۆیان تووشی کێشە بێ و ئۆپۆزیسیۆنێ لە ناو رووسیە هەیە کە ئەوە تابینی ئەو کابرا نەڤالنی هەر ڕۆژێ شتێکی بۆ دۆزنەوە وەکو لە ئێران بۆ نەرگسی محەممەدی هەر دێتە دەرو خێرا شتێکی بۆ دۆزنەوەی بنەوە زیندان ئەمیشان والێ کردووە لە رووسیا. کێشەکە لە رووسیا ئەوەیە. بەڵام ئەمریکایەکانیش مشکلی تریان هەیە. ئەگەر چاوێ لە دنیا بکەیت کاک مەحیا، پوتین کێشەی ناوخۆی هەیە و احتیاجی بە شەڕێکە یان بە قودرەت نماییەکە بۆ بڵێ ئەها ڕۆژاوا دێن لە بەردەم منە چۆکدادەن یەک لە دوای یەک سەر کۆمارەکان و سەر وەزیرەکان دێن بۆ لام و داوای ئاشتیم لەکەن. ئەو بایدن وەزعی زۆر خراپە لە ناوخۆوە. بایدن یەکێ لە ناخۆشەویستترین سەر کۆمارەکانە ئێستا بەپێی تا لانیکەم تا 2 هەفتە لەمەوبەر بایدن زۆر پێویستی بەوە هەیە شەڕێ ببێ خۆی نیشان بداوەکو قدرەتێ هەرچەند ئامادە نیە یەک سەربازیش بنێرێ بۆ رووسیا. سەرۆکوەزیران بۆ ئوکراین سەر کۆماری ئوکراین پێرەکە وتی بێ قەزابی ئێوە هەرەڵێن گەماڕۆی زۆر تون دەخینە سەر رووسیا. جا ئەگەر رووسیا هات و شەڕەکەی پێفرۆشتین و ئێمە کەوتینە ژێر بۆمباران گەمارۆ بۆ ئێمە چیتیایە؟ ئەگەر ڕاستەکەن چەکمان بۆ بنێرن. ئەو بۆریس جانسۆنی ئینگلیستان وەزعێکی زۆر خراپی هەیە. ئەویش لە پڕ بووە بە کەسێکە بە پەلە حەزەکە دەرگیریە بوێ شەڕێک بوێ لەوێ. لەم بەینا دوو هێزی ئوروپایی بە تایبەتی فەرانسە و ئەڵمان نانەوێت شەڕەکە ببێ و هەموو جارێگەڵێن با بە وانە سەر کۆماری خودی ئۆکراینی ژەڵێ وانە وەزعەکە بەو تونندوتیژی نییە کە ئێوەیکەن. ئەگەر چاو لە مەسئلەکە بەم شێوە چاوی لێ بکەی بارودۆخێکی زۆر ئاڵۆزە هەر کەس خەریکە خۆی ئەجەندایەکی خۆی
ئەباتە پێشەوە و لەم ناوەدا قوربانی خەڵکی ئوکراینە بن بە هەر بارێکە کەوێ زەرەرەکە خەڵکی ئوکراین نەگرێتەوە بەداخەوە. باشە کاک ئەحمەد پێتان وایە شەڕ هەڵە گرسێت یاکو تەمان سارتەکەی لێ دراوە یا لە بیدایەتەوە دەستی پێ کردووە تا ئەندازەیە، بەڵام ئەتوانێت ئاوا بەرین بێ کە رووسیا هێزی گەورە بنێرێ ئەوە موشکی وای تاقی کردوێتەوە کە ئەتوانێت چکی ناوەکی لەسەر ببەسرێت. هەروە ئەمریکایش لە بەشێک لە هێزەکانی لە خودی ئوروپا تەقوێت کردووە ماوەی لەوە پێشبڕی هێزی هێنا بۆ دانمارک لە هێستان هەروە کە باسم کرد دژە موشکی لەوێدا ناوە کە پێڵەن ئاسمانی پۆڵاین و زۆشتی لەو بابەتەوە پێتان وایە ببێ بە شەڕێک ئاوا لەو بەرینەی خۆیاڵن؟ من بە دووری ئەزانم شەڕی ئاوا ڕوو بدات لەبەرچی لەبەر خاترەوە کە رووسیە هەتا ئێستا براوەیە لەم شەڕەدا، یعنی ئەگە شەڕ نەبێ بە قازانجی پوتینە بە بۆچوونی من ئێستا پوتین قدرەتی خۆی نیشان داوە، موشکی سەیری تاقی کردووەتەوە، هێزێکی گەورەی داناوە لەسەر سنوورەکە و ئەمان تۆقیون لەم لاوە کەوتنەتە هی خۆیان کەوتنەتە خۆیان کەچی بکەن و چی نەکەن. ئەو ڕادە لە یارمەتی ئەم بەیانە پێم وایە دوێنێ یارمەتێکی تازە لە کاناداوە گەیشتووە بە ئوکراین. ئەو یارمەتیانە کە ڕۆژاوە ئەیاد بە ئوکراین ڕاستیەکەی زۆر کەمە، هیچ کامیان ئامادەنین هێز بنێرن بەو معناکە دیفاعیان لێ بکەن و چونکو ئەندامی ناتۆی ژنیە ناتۆ ناتوانێ بەو پانوبەرینیە دیفاعی لێ بکە کە ئەگەر ئەندامی ناتۆ بواە. بۆیە من پێم وایە شەڕی گەورە نابێت چونکو زەرری قورسیە بێ بۆ هەردوو لایەن یالانی کە ئەم بە تایبەتی ببورە بۆ لایەنی رووسیە حەز ناکە، بەڵام رووسیە حەزەکە وەکو کەسێکی تۆقێنەر کە بترسێنێ دەرکەوێ. ئەمە ئایا معنایەوەی هیچ شەڕێک ناوێ نەخێر، سێ ڕۆژە شەڕ هەیە، شەردەستی پێکردووە تەقە هەیە، دوو سەربازی ئوکراینی تا ئێستا کوژراون و من بە دووری نازانم لەم ساعتانەی داهاتووشدا خەبەر ببیسین کە سەربازی تر کوژراوە. ئەمجار بۆ خۆش دەزانی وەختێکە هێزێکی ئاوا لەسەر چز بێ و جەماعەتێ لە ناوە ببن، هەم ئەو تونندڕەوەکانی کە لە دۆنێسک و ئەو منتەقەکەی ترن و هەم ئەوانشی کە لە ناو ئوکراینن لەوانەیە یەکێ تەحریککە موشکێ بنێ بەولاوە ئەمیش موشکێ بۆ ئەو لا فڕێبدا تازەی ترکە ئەوەڵین موشک تەقی ئەوەڵین خان و ڕووخاوە زەربەیەکی قورسی وەشان ئیتر ڕاگررتنی شەڕەکە یەکەم ئاسان نییە، دوای ئەوە ئیتر ئەم جارە ئەبێتە ماراتۆنێکی بێکۆتایی بۆ ئەوەی کە ئەرێبزان خەتای چێ بوو چێ شەڕی دەست پێ کرد. ئەمانە تازە درەنگە، بەڵام من پێم وایە لەبەر ئەوە کە ئێستا چڕوپڕ هەوڵێکی دیپلۆماتیک بەڕێوەیە باوەڕ ناکەم شەڕی قرس ڕوو بدا، چونکو ئەگەر ڕوو بدا شەڕەکە زۆر گەورەیە، هەرچەند ڕۆژئاوا خۆی حاضر نەکردووە بۆ شەڕیاوە بە تایبەت وە عەرزم کردی فەڕەنسا، ئاڵمان و حتا ئیتالیایش ئامادەنین چنە ناو شەڕەوە. بەڵێ کاک ئەحمەد کاتی خۆی وەختێک لێم گیرا داگیرکرا لەلایەن رووسیەوە، ئەوە رووسیا و کاتە زیاتر بۆ هاوسەنگی هێز لە سووریە ئەوەی بەکارهێنا بۆ ئەوە تەبعاً ئەیویست زەختێ بێنێ بۆ ڕۆژاوا کە ڕۆژاوا لە سووریە بە شارەسەد نەڕوخێنێت و بە شارەسەر لەسەر حکم بمێنێتەوە. ئەو هاوسەنگی هێزەی لەو ڕێگەوە بەدەستێنا و ئەمریکایش تەبعاً ئەوەی تا ئەندازێ سەلماندەوەیە کە بە شارەسەر لەسەر جێگەی خۆی ماوەتەوە و وەزیەتەکە تا ئەندازەیەک ئەو هاوسەنگی هێزە بە وجود هاتووە. ئەم شەڕی ئێستا چنێک کە توانێت کە باسی دواییمانە لەسەر ئەو وەزیەتەی وایە سەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت مەسەلەی ئەتۆمی ئێران تاسیری ببێت؟ وڵا حتمما هەیەی رووسیە لە ئەسقەزا لە سووریە توانی رووسیە نەجات بدات و رووسیەی هێناوە ناو کایەوە لەبەرەوە کارێکیان کرد و هەموو لای ببوون بەس گەیشت بوون توانیان فێڵ لە ئێرانیش بکەن وەختی خۆی لە برەو فڕۆکەکانیان لە فڕۆکەخانەیەکی هەمەدان ئەنیشتنەوە و بەسەر خاکی ئێرانە ڕۆیشتن چوون بۆ سووریە کە ئەمە زۆر ئیمتیازێکی گەورە بوو و وایشی کرد وەزەکە وایشی کرد تەنانەت ئەردوغانیشان لە خۆیان نزیک کردەوە. جا سەیرەکە لەوەدایە ئێستا ئەردوغانێکە ئەندامی ناتۆیە و نازانم بنکێکی زۆر گرنگی ناتۆ هەمیشە لەوێ بووە
ئەو دۆستی نزیکی پوتینە و ئەمە باعث نەبوو بۆەوە کە نەتوانێ سیاستە خراپەکانی خۆی لە سووریە بباتە پێشەوە. بۆیە لە ئوکراینی ژیانی ئەگە ئوکراینیش ناتۆ ببووایە هەر ئەیتوانی شتێکی ئەوە ڕووبدا بارحاڵ ئەوەی کە بە ئێرانەوە دەدرێتەوە قسەی لەوە هەیە کە ئەلان بە تۆزێ بەگاڵتە کە ڕێبەرانی ئێران ئەوە چەند شەوە تا ناخەون تا درەنگانێ دوعاکەن بەش کۆم شەڕە ببێ شەڕێ ببێ لە بینی رووسیە و لە ئوکراین تێوە بتلێ چون پێیان وایە ئەگەر رووسیە تێوە بتلێ لە شەڕ ئەمە بۆچوونی ئێرانە لە ئوکراین وا ئەکا بۆ ئەوە فشار بێنێتە سەر ئەمریکا و ڕۆژاوە لە دانیشتنەکانی ڤیەننا لە دانووسەندەکانی ڤیەننا پشتیوانی لە ئێرانەکە. ئەمە وەکو بۆچوونێکە بۆچوونێکیان هەیە بەڵام مەسەلەکە لەوە ئاڵۆسترە. یەک شت هەیە ئەویش ئەوەیە کە رووسیە بەبێ ئەوەی لە بەرچاو بگرین لە ئوکراین چیە ڕۆدا و چی ڕوونادا رووسیە پەیوەندیەکی ئێجگار نزیکی لە وڵاتانی عەرەبی هەیە لە خەلیج و هەروەها لەگەڵ ئیسرائیل و بە هیچ لەونێک نە رووسیە نە چین ئامادە نین بەرژەوەندی خۆیان لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ وڵاتانی عەرەبیا بکەن بە قوربانی بەرژەوەندیەکانیان لەگەڵ ئێران. هزار پەیمانی 25 ساڵە و 20 ساڵە ئەوانەیشیان لەگەڵ ئێرانە بێ ئەوان ئەوەیشیان دەوێ ئەوی دیکەشیان دەوێ نەنی وانە ئەمانە بە یەکۆ بگۆڕنەوە بڵێن نا لەبەر دڵی ئێران چاوی عەرەبستان دەرهادیە چاوی ئیسرائیل دەرهاد وانە. بۆیە لە بەڵێ کاردانەوەی هەیە ئەمە کاردانەوەی هەیە بەڵام هەم رووسیە هەم چین و هەم فەرانسە و ئاڵمان کە لەم مەسلەی ئوکراینا زۆر لەگەڵ ئەمریکا وەکو ئەمریکا تند و تیژنین وەکو ئینگلیستانی ژنین ئەوانیش دژ بەوەن کە ئێران دەستی ڕابگا بە چەکی ئەتۆمی و بتوانێت لەمە زیاتر پیتاندنوی یۆرانیۆم بکە و سانتریفیۆژەکانی لەوە زیاتر پێشرەفتە بکە. بۆیە ئەوانیش گوشارێکیان هێناوە بۆ سەریان بەڵام ئێران ئەتوانین بڵێن بەختی بووە بەختی تندڕەوەکانە لە ئێران کە ئەم قەیرانی ئوکراینا هاوکات بووە لەگەڵ ئەم بارودۆخی کە لەوێ هاتووەتە پێشەوە. یعنی چی؟ یعنی ئەوەی کە ئێستا ڕێبەرایەتی سیاسی هەردوو لایەن ناچارن لەگەڵ دووشتی زۆر گرنگە کە تەبعانی ئوکراین زۆر گرنگترە بە یەکەوە هەڵسوکەوتکەن کە ئەمە زۆر جار ئاسانیش نییە بۆیان. بەڵام فشارەکان هەم لەلایەن فەرانسە و ئاڵمانەوە هەم لەلایەن رووسیەیشەوە بۆ سەر ئێران زۆر بووە. ئێران بە دەلایلی ناوخۆ تووشی کێشەیە بۆ ئەوە لەم ئەم ڕێکەوتنە بکەوێتە دواترەوە هەرچەند ئومێدیشی هەیە بە شەڕێک لە ئوکراین. بەڵێ هەر لەو مەسلەی ئەگەر چەکی ناوەکی لە ئێران باسی لێ بکەین ماکرۆن لە دوو مانگی ڕابردووە دووجار هەم لە مانگی ئەخیری دەسامبر و هەم لە بیدایەتی مانگی ژانویێشە هەم بە تەلەفۆن و هەم بە چاوپێکەوتن لەگەڵ سەرۆکۆمار و مقاماتی ئێرانی گفتوگۆی کردووە و دیارە فەرانسە زۆر لەم مەسەلەی ئەتۆمیا دەوری هەیە و زیاتر یانەوێت زەخت بخەنە سەر ئێران کە ئەو پەیماننامانە قبول بکات دەست لە پیتاندنۆمی ئێرانیۆم هەڵبگرێت و تافقەکان کە لە ڤیەن باسی لێکراوە قبولی بکات. بەڵام لە لایەکی ترەوە ئێران زۆر خۆی بە سەرکەوتووە زانێ هەموو قسەکانی شەوەیە کە ئێران ئەڵێ ئەوە ئەمریکایە خەریکەدا لە دیوار بۆ ئێمەەوە ئەوە ئەمریکایە بەدوایەوەیە کە سڵحێک بەدەست بێت و ئێمە وەزمان لە چاو دەوڵەتی پێشوو مەبەستی ڕۆحانی زۆر باشترە. چۆنە ئەم هاوسەنگی هێزە بۆ دانیشتن لە مذاکراتی وێنا لە چه ئاسێکایە؟ دەزانین چۆنە ڕۆیتەرز هەم ڕۆژ لەمەوبەر بەڵگەنامەیەکی بڵاو کردووەتەوە بیزلاپەڕەیە. لەم بەڵگەنامە ئەو پێی دەڵێ ئەم بەڵگەنامەیەکە کە لە ناو کۆبوونەوەکانەوە دزەی کردە بۆ دەرەوە و داویانە کەس داوێتی بە ڕۆیتەر و لەم کە باسیەوە کرێ کە چۆناو چۆن بکەن چۆن ئێران پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێ سانتریفیۆژەکانی چی لێ بکە و ئەم جارە ئەو یورانیۆمەش کە پیتاندویەتی چی لێ بکە بینێرێتە دەرەوە وەکو جارەکەی پێشوو بینێرێ بۆ رووسیا. لەو لاشەوە ئەمریکا سەرەتا 7 میلیارد دۆلارەکان بۆ ڕزگار بکە بەشێکی زۆری لە کورەیە
لەوێ گیری خواردووە و هەروەها ڕێگا بدە بە ئێران نەوت بفرۆشێ. بەڵام مەسەلەکە چەندشتی تریشی تێکەڵە بێ. جاری یەکەم لەسەر مەسلەی سانتریفیوژەکان کێشەیەکیان بۆ پەیدا بووە. ئێران سانتریفیوژی زۆر پێشرەفتەی دروست کردووە کە زۆر پێشرەفتەترن لەوانەیە کە ساڵی 2015 بوو، یعنی 7 ساڵ لەمەوبەر بوویان. ئێستا قسەکە ئەوەیە ئەم سانتریفیوژانە چی لێ بکەن. سێ پێشنیار بە ئێران دراوە. یەک ئەڵێن نابودیکەن، دوو ئەڵێن بینێرنە دەرەوە، بینێرن بۆ رووسیا، سێ ئەڵێن وهای لێ بکەن لە یەک جیان بکەنەوە، هەڵی وەشێنەوە بنەوەێ، دوایەوە مۆر و مۆمی بکەن لە شوێنێکە لە ژێر چاودێری ئاژانسی نێونەتەوەی ئەتۆمی و کاریان پێ نەکەن. ئێران تەبعەن ئەو دوانەی تری قبول نییە کە بینێرێتە دەرەوە و یا لە ناوی ببا کە نایبە لە بەرەوە میلیۆنها دلار، سەدان میلیۆن دلاری خرج کردە بۆوانە و خەڵکی پێ برسی کردووە. بۆیە ئەگەری ئەوە هەیە قبولی بکەن کە لە ناو خودی ئێرانە ئەوە بکەنەوە. ئەمە مەسەلەکە بۆ یورانیۆمەکەیش دەوانەیە ڕازی بن کە یورانیۆمەکە بگوێزرێتەوە بۆ رووسیا وەکو جاری پێشوو کردویانە. بەڵام کێشەی ئەو کەسانەی کە دژ بە ئێران بەتایبەت ئیسرائیل و تونندڕەوەکان لە ئەمریکا و لە وڵاتانی تریش ئەڵێن باشە هەمووم کارەمان کرد، بەڵام تازە ئێران ئێستا فێر بووە چۆن سانتریپیوژی پێشڕەفتە دروست بکە و چۆن یورانیۆم پیتاندنی یورانیۆم بباتە پێشەوە هەتا ئاستی دروستکردنی بۆمبی ئەتۆم بیبە. ئەمە کێشەکەیە. ئەمە کێشەی ئێران کێشەیەکی کاکمەحیە ئیدئۆلۆژیکی هەیە. خامنەی کەوتی بچن باشە بچن ئەلعان هەموو دەسەڵاتەکە بەدەست خۆیەتی ئیتر وەک جاران نییە بڵێ ئەو ڕۆحانی کردی زەریف کردی من باڵی زەریفیشم وت فریویان مەخۆن، بەڵام معناوەیەکە وای ئەڵێکە ینی فریویان خوارد. ئێستا دەسەڵاتەکە بەدەست خۆیەتی مەسلەکەیان ئاوا لێ کردووە وتێتی بچن بیکەن، بەڵام بە شەرتی هەیە. یەکەم ئەمریکا هەموو گەمارۆکان هەڵگرێ، دووهەم ئێمە بچین وەک بە فارسی دەڵێن ڕاستی ئازمایی بکەین، یعنی بچین کنترۆل بکەین بزانین ئەرێ ڕاستە گەمارۆکان هەڵگیراوە یاننا، نەک هەر بڵێن باشە ئەوە هەڵمان گرت. ئەبێ بچین معنای ئەوەیە کە دۆلارەکان بەدەستمان بگا ئەوە بکەین. سێهەم ئەوەیە ئێمە ئەو شتانە جێبەجێەکەین، پیتاندنی یۆرانیۆم ڕائگرین، سانتریفیوژەکان ئاوای لێەکەین کەوتم و ئەمجار هەتا ئاخر. لێرەدا ئێران چیەکە؟ ئێران ئەوەڵەن بۆ ئەو شتەی کە ڕۆیتەرز بڵاوی کردو تۆ نەیگوت درۆیە، کوتی شێوێنراوە، هینەکان شتەکان شێواندووە. معنای چیە؟ معناوە هێندە لە خاڵەکانی ئێمە بە تەواوی هێشتا لەگەڵی نین، هێندێکی وانە کە لەوێ نووسراوە چون ئێمە هێشتا ئیمزامان نەکردو و تێبینیمان هەیە لەسەری. لەلایەکی تریشەوە ئەزانن کە بارودۆخی ئێران بەمانگرتنی مامۆستایان و کرێکاران و خوێندکاران و برسیەتیە کە ئێستا لە ئێران هەیە و ئەو بارودۆخە سەیرەی کە لە ئێران هەیە و ئەو شتانە کە دەرەکەوێت لە ناو خودی ئێران لە هەرە ئاسایشی ترین بەشەکانی ئێران ناوسپای پاسداران بەڵگەنامە و شتی تازە دێتە دەرەوە. ئالەم بارودۆخەدا ئێران بۆی دەرکەوتووە ئەگەر بە سازشێ نەگا لەگەڵ ڕۆژ ئاوا لەوانەیە بڕوخێ و هەموو هەوڵیان ئەوەیەکە نەیەڵن بڕوخێ. بۆ ئەوە نەڕوخێ ئەبێت جامیزاری بخواتەوە، بەڵام جامیزاری ئەم جارەی خامنەی فەرقەکەی ئەوەیە کە بەدەست ڕئیسی ئەبێ بیکە. ئەوە ڕئیسی و ئەوە ئەم کابرایە حسێنی ئەمیر عەبدوڵاییانە ئەبێ بچێ ئیمزایکە کە هی خۆیانە هەمویان ئەمانە وەک نوێنەری سوپای پاسداران وان کەسن ئیمزایەکەن. جا بۆیە لە بینی ئەوەدا کە لە ناو ئێران چۆنی بفرۆشێ ئەگەر ڕێککەوتن و ئەمجار بە دۆستەکانی لە ناوچەکەدا بە حوسیەکان و بە حیزبوڵڵا و بەلایەنە عێراقیەکان چۆنی بفرۆشێ لای ئەوان لەلایەک و چۆنیش کەڵگوەر بگرێ لەو دۆلارانە کە دێ بۆ ئەوە کۆمەکیان پێ بکات و سیاسەتەکانی ببا بپێشەوە بەشێکیشی بخاتە ناو بازارەکانی ئێران بۆەوە لەم ناڕزایەتیانە بڕێ کەم کاتەوە. ئالەم بینەدا گیری کردووە. جا لایەنە ئیدئۆلۆژیەکە لەلایەن خامنەیەوە ئەوەندە قەویە و ئەوەندە بەهێزە کە زۆر سەختە بۆی قبوڵی بکات کە ئایا بچنە ناو ڕێکەوتنەکە یان نە. ئەگەر ڕێکەوتنەکە بگاتە ئاستی ئیمزاکردن دەبێت لەگەڵ ئەمریکا دابنیشن، بەبێ ئەمریکا ناکرێت
و دانیشتن لەگەڵ ئەمریکایان وا خراپ کردووە کە نابێ لەگەڵیان دابنیشین و ئەمریکا وایە وەک خۆیان دەڵێن هەزینەیەکی زۆر قورسەوێ بۆ سەریان، یعنی زۆری تێچێ بۆ ئێران بۆەوە لەگەڵیان دابنیشێ. ئەی چی بکەن؟ دەبێت لەم بینەدا کارێ بکەن. تندڕەوەکان و ئەوانەیشی کە لە پشتەوە کۆنتترۆلی سیاسەتی ئێرانیان بەدەستەوەیە، ئەوانیش ئەزانن ئەگەر لە زمانی خامنەی ئەمکارە نەکەن، خامنەی عمری زۆرە نەخۆشیشە، ئەگەر کتوپڕ بمرێ هەر کەسێک بچێتە ناو ئەم ڕێکەوتنەوە ئەمجارە بە خاینی دانێ لایەنەکەی تر دەڵێ ڕەهبەرنەی فەرمووە تۆ بۆ وات کردووە، بۆیە ئەیانەوێ هەتا شتەکە بە تەواوی لە دەرنەچووە بگەن بە ڕێکەوتنێ، ینی گیرێکی عجایبیان خواردە لەگەڵ خۆیانە جا بزین بەرەو کوێ بن. کاک ئەحمەد بۆ خۆشتان ئاماژەتان پێ کرد کە مەسلەی ناڕزایەتەکان لە ئێران و زۆر شتی تر کە لە ئارادایە مەسلەی ناڕزایەتی مامۆستایان کرێکاران ئەسڵ زۆر وای لێ هاتووە لە کۆنتترۆلی دەوڵەت هاتوۆتە دەرەوەسی ئابووری وڵات زۆر وەزعێکی خراپە و بەڕاستی ئێمە ئەوە زێتا بین. ئێستا تەواوی ئیسراری یا پاداگرتنی دەوڵەتی ئێران ئەوەیە کە ئەو گەمار و ئابوووریەکان لا ببرێت. ئەم گەمار و ئابوووریانە چێنە کە توانێت یارمەتی ئەوە زیێتە بکە، یعنی ئەگەر لا بچێ ئایا خەڵک ئەگەڕنەوە سەردەمی مەسەلەن بڵێن خاتەمی یا نەکرد خاتەمیش حتا دواتریش خەڵکەکە لە وەزیێتێکی هزگار زۆر ناڕازین اعتراضات تازە ترسیان براوە و دوو جار ئاخێزی جەماوەریان تاقی کردوێتەوە 6 و 98. ئەمە چەندێک کە توانێت کۆمەک بکە ئەم لابردنی گەمار و ئابوووریەکان لەسەر ئێران لە دۆسەی ئەتۆمیدا. دەزانی مەسلەکە ئەوەیە کە لەم مەسئلە کێشەی گەورە ئەمریکای و ئێران، هەم ئەمریکا ناچارە بە نەوعێک قبوڵی بکات و ڕێکەوتنێکە لەگەڵ ئێرانە سەر ڕای هەموو کێشەکانی بایدن کە لەگەڵ کۆنگرێ ئەمریکا هەیەتی و لەگەڵ کۆماری خوازەکان و بەشێ لە دموکراتەکانی ناو کۆنگرێشەتی، هەم ئەوان ناچارن بیکەن ئەم ڕێکەوتنە بۆ ئەوە ئێران دەستی ڕانەگا بە چەکی ئەتۆمی، ئیسرائیلیش فشارێکی زۆری بۆ هێناون، هەم لەو لایشۆ ئێران سەر ڕای ئەو شتانە کە هەمووی وتم ناچارن. یعنی من پێم وایە ئەوانەی کە بە دەورەوەدا دەنیشن ڕاوێژکارەکان و بەرپرسانی باڵا لەگەڵ خامنەیە یەکێکیان یا دوانیان یاسیان ئەڵێ قوربان هیچ عیلاجێکمان نییە، بودجەمان نەماوە، ناڕزایەتی زۆر بووە، گەندەڵی دەرکەوتووە و ئەگەر ئێمە ئەم کارە نەکەین خەڵکەکە ئەهوە نەکەینەوە لە دەستمان دەرەچێ هەمومان ئەخنکەین و ناچارین سازشێ بکەین. من پێم وایە کەوتونەتە ئەوە بۆیە ئەمیر عەبدوڵڵاهیان لە ئەڵمان ڕایگەیان وتی وەڵا تۆپەکە لە مەیدانی ئەمریکایە، ئێمە هەموو شتەکانمان کردووە و کارەکانمان کردووە و ئێمە ئامادەی ڕێکەوتنین، لە حاڵەکەوان نییە درۆکە. لەو لایشۆ ئەمریکایش و هەموو هێزەکانی ڕۆژئاوا ئەڵێن هەتا ئاخری ئەم مانگە مانگی 2 کە هەمووی 11 ڕۆژی ماوە ئەو نەمان وەخت هەیە، دەیژ نییە 8 ڕۆژی ماوە ئەو نەمان وەختماوە دەنا وەختێکی ترمان نییە، بۆیە هەر دووران ناچارن. من پێم وایە بە ڕێکەوتنێک ئەگەن، بەڵام ئەو ڕێکەوتنە فۆرمول بەندیەکەی وادائەنێن وەها ئەی پێچەن و ئاڵۆزیەکەنەوە کە هەر کەس بردیەوە بۆ پایتەختەکەی خۆی بە ئیشتیای خۆی تەفسیریەکە و ئەی فرۆشێ بە خەڵکەکەی خۆی. یعنی لە تاران وامان لێەکەن لە ئێستاوە چاوەڕوان بین ئەگەر ئەو کەسەی کە ئیمزای کرد کە ڕەنگە ئەم حسێنی ئەمیر عەبدوڵڵاهیان بێ وەزیری دەرەوە کە گەڕاوە تاران و تەلەڤیزیۆن هاتن وتی سەرکەوتنێکی قسەیان لەگەڵ کرێت بەڵێ سەرکەوتنێ گەورەمان بەدەستێنا گەمارۆکان نەماون ئەمریکامان پاشەکەشە پێکرد چی. ئەگەر لە وەزیری دەرەوەی ئەمریکاش پرسی ئەویش دەڵێ دەستی ئێرانمان قوڵف کرد ناڵین بۆمبی ئەتۆمی دروستکە و کۆنتترۆلەکەمان هێشتا هەرماوە. ڕاستیەکەی ئەوەیە کە ڕۆژئاوایش و ئەمریکایش لەسەر مەسلەی موشەکی، لەسەر کۆمەک بە تێروریستەکان لە ناوچەکەدا، لەسەر پێشێلکاری مافی مرۆڤ، لەسەر ئەمانە مەجموعەیە گەمارە و فشاریان هەیە کە نە لەبەر ئەوە بایدن و ماکرۆن و ئەوانە خۆیان زۆر باوەڕیان بە مافی مرۆڤ هەیە، لەبەر ئەوە بیر و ڕای گشتی ناو وڵاتەکەیان ئیجازەیان پێنادا، ئەبێ ئەوانی چاویان لەوە بێ باڵێکەیە
کە بێرنی ساندەرز و ئەوانە مەسەلەن لە ناو دموکراتەکانی ئەمریکا پشتگیری لەکەن ئەوانە قبولی ناکەن کە تۆ بێدەنگ بی بەرامبەر بە پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێرانە، یعنی تەوافقەکەت کردوێ لەگەڵ یا بەڵام ئەو بەردەوام بەزەقی مافی مرۆڤ پێشێلکە و ئەمریکاشی زنەکەەوە قبول ناکەن. بۆیە ئەم وەزع ئاڵۆزە هەیە و بەو شتە تازانەی شۆک ئەرزم کردی لە ئێران دەرەکەوێ من پێم وایە لە ناو ئێرانە ئێستا پەلەپەلێکی زۆرتر هەیە بۆ ئەوە کە قوربان با بگەین بە ڕێکەوتنێک با بگەین بە ڕێکەوتنێ بەڵام بە شێوەی خۆمانەی جێڕینەوە لە بیرمان نەچێتەوە کاک مەحیەکە ئەگەر بەرجامیش ئەم ڕێکەوتنەکەی ساڵی 2015 ئەنجام دوو مانگهای پێچوو هێشتا ئێستش خەڵک نازانێ بەڕاستی چی بووە خەڵگەڵم خەڵکی عادی چونکو قەد وایان لێ نەکرد کۆخوا هەمووی بڵاو بکەنەوە هەمووی بڵاو نەکراوە ئەو بەشەیشی کە بڵاو کراوە ئەو کەسانەی کە پسپۆرن بە دوایە ئەچوون کەوتنە شوێن و ئەیان خوێندەوە. بەڵێ لە کۆتایی یا زۆر بە کورتی کاک ئەحمەد وەزیەتی ئێران لەسەر مەسەلەی دۆسەی ئەتۆمیە لە ئاسی ناوچەیش زۆر کەس بووە. بۆ نمونە لە ڕابطە لەگەڵ مەسەلەی سەرۆککەماری لە عێراقدا چەند جار هاتوچووی قاعانی کرا بۆ عێراق و لەگەڵ لایەنە شیعەکان و هەتا لە هەرێمی کوردستانیش کۆبوونەوەیان کرد. وەزعی ئێران لە بابەت هەرو مەسەلەی لە لای حوسیەکان لە لای عێراق لە لوبنان لە سووریا وەکو جاران نماوە زۆر پاشەکشەی کردووە. ئایا ئەم مەسەلەی ئەتۆمیە چنە کە توانێ گەشەیەک بەمە بدا ئەگەر بۆ ڕێکەوتنە بگەن؟ ئەم ڕێکەوتنە ڕێگایە کە کاتەوە هەرچەند هێندی ڕێگا کرا بووە ماوەیەک بوو لەگەڵ عەرەبستان خەریکی گفتوگۆ بوون وا دیارە 5 دەور گفتوگۆیان بووە بەیەکەوە ئێران و عەرەبستان. بەڵام وەزیری دەرەوەی عەرەبستان ئێستا ئەڵەیە پێشرەفتێکی زۆرمان بەدەست نەهێناوە لە دانیشتەکانمانە هەرچەند ئێمە یعنی عەرەبستان هەر بەردەوام ئامادەین و پێمان خۆشە کە ئیدامەی بدەین دانوستانەکانمان. لە لایەکی تریشەوە ڕئیسی سەفەری قەتەر ئەکاتێ بۆ قەتەر و ئەیانەوێت بە نەوعێ نزیک ببنەوە و دەیانەوێ ینی کارێکی وا بکەن کە بە جێگایەکی بگەێنن ئەو دوژمنایەتیە و ئەو بارودۆخە ئێستا هەموو وڵاتان لەگەڵ دوای پەیمانی ئیبراهیم لەگەڵ ئیسرائیل پایان کردووە ئەوە تۆزێ ئەهوەن بکەنەوە. لە عێراقی ژوەک ئێوە ژوتان لە مەسئلەی سەرک کۆماریە خەریکی ململانەیەکی توندن لەگەڵ لایەنەکانە و هەموو کەس دەزانێ پێگەی ئێران لە عێراق لاواز بووە و ئەو لاوازیە سەیرەوەیە کە فشارەکە ئەخاتە سەر کوردستان لە باشووری کوردستان مەبەستمە فشارێکی زۆرتریان بۆ ئێنێکە مەبادا پێتان وابێ ئێمە لە بەغا هێزمان کەم بووەتەوە لێرە ئێوە توانن بە ئیشتیای خۆتان کارێ بکەنوانە نیشانەکانی دیارە بە بۆ چوونی من بازێ نیشانەی لێوە دیارە. بۆیە بەگشتی ئەگەر ڕێکەوتنە ئەتۆمیەکە بکرێ ئێران پشوێکی پیا دێتەوە و ئیمکانی ئەوە دەوردە پێداچوونەوەی بکاتەوە دیسان نزیکتر بێتەوە لە عەرەبستان لە وڵاتانی تریش و ئەگەری ئەوەی شەیە بەنەوعی تەوافق بگەن لەسەر مەسەلەی یەمەن نەوعێک بە هەر حاڵ. بۆیە بەڵێ ئەگەر ئەو ڕێکەوتنە بکرێ ئاسانکاریەکە بۆ شتەکانی تر. بەڵام مشکلێکی ئێران لەگەڵ خۆیان هەیە کۆماری ئیسلامی ئێران بەلەشیەوە نووساوە هەتا ئەم ڕژیمە لەسەر کار بێ نەخەڵکی ئێران ئاسایشە بینن وەنە ئەو پەیوەندی ئەگەڕێتەوە پەیوەندیەکانی جارانی ئێران لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا. بەڵێ زۆر سپاس کاک ئەحمەد بۆ بەشداری لەو بەرنامەیەدا و بۆ زانیاریانە کە پێشکەش بێمەوە بەبینەدانە کرد. بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.